سڵاو خۆشەویستان، کاتێک کە ئەتانەوێت فێری زمان ببن پێویستە بزانن کە بە گرنگترینەکان دەست پێ بکەن و لە فێربوونی زمانە هەوڵ بن گرنگترینەکان فێر ببن. جا لەوە چێ بڵێ گرنگترینەکان کامانە؟ هەندێک پرۆگرام سەرلێشێواویەکی تایە یا هەندێک کەس خۆی بە ڕێگایەکی هەڵا ئاڕوات خەریکی شتانێکە بێ کە زۆر گرنگ نین. بەڵام من دەتوانم یاسایەکتان پێ بڵێم لەسەر گرنگترینەکانی زمان. ئەویش ئەوەیە هەر کاتێک وشەیەک ڕستەیەک زۆر دووبارە بوویەوە ئەوە نیشانەی ئەوەیە زۆر گرنگە. بۆیە تۆ پێویست ناکە هەر شتێکە بەرگوێت کەوت یا هەر شتێکت بینی لەو زمان و بە تەمابی فێری ببی. نەخێر، هەوڵ بە ئەو شتانە فێر ببە کە زۆر دووبارە ئەبنەوە. واتە ئەتوانیت چاوی پیا بخشێن بڕۆیت بەردەوام بی هەتا ئەگەی بە شتێکە گرنگە، بەو مانایی کە هەستەکەی پێشتر بینیوتە یان زۆر دووبارە بۆتەوە سەرنجت ڕاکێشێ و تۆ هەوڵ بە لەگەڵ ئەوە تا فێرە بی. بەڵام کێشەکە ئەوەیە ئەمە عملیەکە تۆ پێویستە بە چڕوپڕی لەگەڵی بەردەوام بی. بۆ ئەو مەبەستەم ئێمە لە ئاوات ئەکادمی هاتوین گرنگترینەکانمان کردووە بەوانە و گرنگترینەکانمان گرنگی پێداوە بۆ ئەوەی کە بەشدار بوو کاتەکانی بەزایە نەڕوات. بۆیە داواکارم کە تۆ بە وردی گوێ لە دەرسەکانمان بگریت، چونکە هەموو دەرسێکی ئێمە هەموو وانەیەکی ئێمە وشە و ڕستەکانی زۆر زۆر گرنگن و تۆ پێویستە وەکو کوردی بیان زانیت. ئێستاکە بەردەوام بن لەگەڵمان و گوێ لە وانەیەکمان بگرن. سڵاو ئازیزان، خۆشحاڵم لەوانی پێنجەم هاتوومەتەوە خزمەتتان. لەم وانەیە ئەمێ باس لە گرنگترین شت بکەم لە زمانی ئینگلیزیە. گرنگترین ئەویش ئاسانترینە، ئەویش ئەوەیە بڵێ ئام. تۆ زۆر جا بۆی بڵێ من ئەو کارە ئەەکەم یا بڵێ من ئەو شتەم من ئەوەم ئەبێ بڵێ چی؟ I am. یان کورتێکی تۆڵێ I'm. بۆ نمونە ئەگەر بڵێ من مامۆستام I'm a teacher. من ئاواتم I'm ئاوات. من ئازام I'm brave. من زیرەکەم I'm intelligent. I'm clever. زۆر باشە. ئێستاکە دەکارمان هەیە، ئەویش وشەی یەکەمیان جێبەجێکردنە. بە جێبەجێکردن ئەوترێتی perform. بڵێ من جێبەجێ ئەەکەم I'm performing. بڵێ چێژوەرگرتن چیاڵێ enjoy. I'm enjoying. بڵێ من مامۆستام چێژ لە وانەوتنەوە وەرەگرم I'm a teacher. بڵێ ئێستاکە چێژی لێ وەرەگرم ئێستا I'm a teacher. I'm enjoying the lesson. چێژ لە وانەکە وەرەگرم I'm enjoying the teaching. زۆر باشە. دەستپێکردن پێوترێتی begin. بڵێ من شۆفێرم I'm a driver. بڵێ من دەست پێ ئەەکەم I'm beginning. بڵێ من دەست پێ ئەەکەم بە کارەکەم I'm beginning my work. خۆ پارێزی لە شتێک پێوترێتی دوورکەویتەوە دی avoid. بڵێ من خۆم بە دوور ئەگرم لە کێشە I'm avoiding troubles. وەتا خەریکم خۆمە پارێزم لە کێشە. ئامادەکردن ئامادەسازی پێوترێتی prepare. بڵێ من وانەکان ئامادە ئەەکەم I'm preparing the lessons. lesson واتە وانە، دێتان تێک نەچێت لەگەڵ listen واتە گوێگرتن، بەس lesson واتە وانە. lesson 1 lesson 2 lesson 3. ئامادەکردن preparing. دروستکردن بنیادنان
build بڵێ من ئێستاکە خەریکم دیوارێک دروست دەکەم. I'm building a wall. I'm building بۆ نمونە خانوویە دروست دەکەم. I'm building a house. یعنی ئێستاکانی خەریکی دروستکردنی خانوو. زۆر باشە. مناقەشەکردن چی پێ ئەوترێ؟ discuss. بڵێ من مناقەشە ئەەکەم ئێستا. I'm discussing. بڵێ شوێنکەوتن ئەوترێ چی؟ follow. بڵێ من شوێن یاساکانەکەوم. ئێستاکە خەریکم شوێن یاساکانەکەوم. I'm following the rules. بڵێ من ئێستاکە شوێنی ئەو کوڕەکەوتوم. I'm following him. بڵێ شوێنی کچەکە کەوتوم. I'm following her. Following واتە کەوتوتە دوێ. چارەسەرکردن حەلکردن پێوترێ چی؟ solve بەمانای توانەوە ژێت. I'm solving واتە خەریکی حەلکردن یا خەریکی توانەوە. I'm solving the sugar. I'm solving the problem. I'm solving the problem. من ئێستاکە خەریکم کێشەکە چارەسەرەکە. شەرحکردن ڕاوەکردن شتێ شەرحێکی پێوترێ چی؟ describe. بەڵێ ڕاوەکردن واتە describe. ئەگەر بڵێین من ئێستا خەریکی ڕاوەکردنی بابەتەکەم، بابەتەکە بێ بە subject، ڕاوەکردنیش وتم یعنی describe ئەبێ بڵێم چی؟ I'm describing a subject. من خەریکی ڕاوەکردنی بابەتێکم. بۆ نمونە من ئەڵێم خەریکی ڕاوەکردنی کتێبێکم. I'm describing a book. بەڵێ کەواتە ئێستاکە ئەم وانەیە فێری ئەوە ئەبین کە چۆن بڵێین ئەم. هەر کاتێ بتێ بڵێ ئەم بە دوای ئایا هەمیشە مەڵێ ئایم، چونکە زۆر جار تۆڵی I open, I go, I went, I have done. تۆ هەموو جارن پێویست ناکە بڵێ ئایم. بەڵام ئەگەر هاتوو ویستت بڵێ من ئێستا خەریکی کارێکم، و کۆی بڵێ من ئێستا جێبەجێیەکەم ئەڵێ I'm performing. بڵێ من ئێستاکە چێژی لێوەرەگرم I'm enjoying. بڵێ من ئێستاکە خەریکی دەستپێکردنم I'm beginning. بۆ نمونەڵە من تەنها ئێستاکە خەریکە I'm just beginning. ئەگەر بڵێ خۆمی لێپارێزم I'm avoiding. ئەگەر بڵێ ئێستا من خەریکم خۆم ئامادەکەم I'm preparing myself. بەڵێ ئەگەر بڵێ من ئێستاکە خەریکی دروستکردنی خانوم I'm building a house. یان بڵێ من خەریکی مناقەشەکردنم I'm discussing. ئەگەر بڵێ من ئێستاکە کەوتومەتە دوای ئەو ئەڵێ I'm following بۆ نمونە ئەو کوڕێکە I'm following him. و ئەگەر بڵێ من ئێستاکە کێشەکە چارەسەرەکەم ئەڵێ چی؟ I'm solving the problem. و بڵێ من ئێستاکە بابەتەکە شەرحەکەم I'm describing the subject. ئەمە I am کە بە دوای فعل بێ بە دڵنیایی ئەبێ ing بێ بۆی بڵێن ئێستاکە خەریکی کارێکین. و هەروەها I am ئەکرێ بە دوایە ناو بێ وەکو لە سەرەتاوە باسم کرد. بۆ نمونە بڵێم من مامۆستام ئەڵێم چی؟ I'm a teacher. بڵێم من دکتۆرم I'm a doctor. بڵێم من مهندسم I'm an engineer. بڵێم من باوکم I'm a father. بڵێم من برام I'm a brother. بڵێم من شۆفێرم I'm a driver. بڵێم من شۆفێری تەکسیم I'm a taxi driver. بڵێم من دیزاینەری ماڵپەڕەکانم I'm a website designer. بڵێم من سەربازم I'm a soldier. بڵێم من محامیم پارێزەرم I'm a lawyer. زۆر باشە.
ئێستاکە ئەگەر بڵێم من بۆ نمونە من ئازادم ئەڵێم چی؟ I'm ئازاد. من ئاواتم. I'm ئاوات. بڵێم من کوردم. I'm Kurdish. بڵێم من ئینگلیزم. I'm English. ئەگەر بۆ نمونە بە دوایە سیفە بێ من باشم. I'm nice. I'm good. من جوانم. I'm beautiful. من زیرەکم. I'm clever. یا I'm intelligent. ئەگەر بڵێم من تەمەڵ. I'm lazy. کەواتە بە دوای I'm یا I am ئەتوانی فعلێکی ing بەکاربێنی، ئەتوانی سیفەیە بەکاربێنی، ئەتوانی ناوێ بەکاربێنی. زۆر ئاسانە بۆی بڵێی کە تۆ چیت یان تۆ خەریکی چیت. هەر سەرکەوتوو بن. لەگەڵمان بەردەوام بن. وانەکان زۆر دووبارە بکەنەوە. هەمیشە هەوڵ بە کاتێک کە کوردیەکە ئێڵێم بیوەستێنی بۆی خۆت ئینگلیزیەکەی بڵێی پاشان گوێ بگری بزانی چۆن ئەبێ ئینگلیزیەکەی بڵێی. ئەوەندە دووبارەی کەرەوە کە بەلایەنی کەمەوە جارێ دوو جار پێش من هەمیشە ڕستە ئینگلیزیەکان بەڕاستی بڵێیت. هەر سەرکەوتوو بن.